هەتا پێت دەکرێت محاولە بکە بە گەنجی بچی. ئەندازیار سەنگەر محەممەد یەکێکە لەو 5135 کەسەی ناویان بۆ بەجێهێنانی حەجی ئەمساڵ دەرچووە. ئەو دەڵێت سیستەمی تۆمارکردنی ناوی حاجیان بەرەو پێشچوونی باشی بەخۆیەوە بینیوە، بەڵام دەگونجێت ئاسانکاری زیاتر بۆ هاوڵاتیان بکرێت. الحەمدولله ینی بەڕاستی دڵم زۆر خۆش بوو. سەنگەر محەممەد دەڵێت لە ڕووی دەرونی و ئیمانی و تەواوی پێداویستیەکانەوە خۆم بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ ئامادە کردووە. ئەو کاتەشی زانیم ناوم گەڕاوەتەوە زۆر دڵخۆش بووم. دەکرێت لە ناو فۆرمەکە هەندێک فەقڕە هەیە لایبان، مەسەلەن بۆ نمونە بایۆمەتریە، هەندێک فەقڕی هەیە کە بۆ نمونە من بخۆم لە بۆ خێزانم کە ویستمان پڕکەینەوە بایۆمەتری دەویست، ئەمن ئەو بایۆمەتری نەبوو، دەبووە بچم لە بانقێک بایۆمەتریەکەی دەربینم، نەمتوانی پڕکەمەوە، یخۆم پڕکردەوە ناویشم هاتەوە الحەمدولله سوپاس بخوا. کە ئێستاش ناوم دەرچوو ئەوڕۆ زۆر دڵم خۆش بووە و ینی تەواو هەڕەنجیشم گۆڕا لەگەری، چکە بەڕاستی ئێوە کودرەی فرت یەک جارە فرسەتەکە یەک جارە دێت و نایەتەوە، بە تەئکید دەبی خۆتی لۆ حازر بکەی و تەئکید لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو حەجەشت کرد ئەتوو بەڕاستی دەبی گۆڕانکارێکت بەسەردا بێتن. ڕێژەی لە 130 کورسی حەجی ئەمساڵ بۆ شاری هەولێر دابین کراوە. ئەو ڕێژەیەش بەسەر قەزا و ناحیەکانی هەولێر دابەش کراوە و دواتر تیر و پشکیان ئەنجام داوە. شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دابەشکاری بۆ کراوە. ئەم 89,000 هاوڵاتیە دابش دەبوون بەسەر هەموو جۆرەکان، وەک دەزانن ئەمساڵ گشت جۆرەکان لە ناو سیستەم بوون، وەک ساڵانی پێشتر نەبوو کە تەنها هاوڵاتی بتوانێت فۆڕم پڕ بکاتەوە، بەڵکو هاوڵاتیان و بنەماڵی سەربەرزی شەهیدان، پزیشکان، کۆمپانیاکان و مرشیدی ئاینیش هەمویان لە ڕێی سیستەمەوە داواکاریان پێشکەش کرد. ئەمڕۆ تیر و پشکەکە تەنها بۆ هاوڵاتیان و بنەماڵی سەربەرزی شەهیدان کران. ئەمڕۆ 3901 کورسی بۆ هاوڵاتیان دابین کرابوو کە ئەوەش بەسەر قەزا و محافەزەکان دابش کرابوون. بەسەر محافەزەکان بەسەر پارێزگای ئیدارە سەربەخۆکان لەلایەن بەغداوە کە کورسیەکان دابین دەکرێن دانراون کە بۆ نمونە هەر پارێزگایی بە جێرەی ژمارەی دانیشتوانی چەند کورسی بەبەردەکەوێت. ئەمساڵ بۆ یەکەم جار سیستمی تۆمارکردنی تیر و پشکی بەشدارانی بەجێهێنانی فەریزەی حەج لە هەرێمی کوردستان بە ئەلیکترۆنی بەڕێوەچوو. بەپەی زانیاریەکان 89,000 هاوڵاتی ناوی خۆیان تۆمار کردووە. پشکی هەرێمی کوردستانیش بۆ ساڵی داهاتوو 5132 کەسە. بڕیاری ژوایە لە هەفتەی داهاتوو نرخی گەشتەکان بە ڕێگەی وشکانی و فڕۆکە دیاری بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.